ئەلەسفەهانی لە کتێبی ئەلەغانیدا دەڵێ ژنومێر چوار جۆرن. ژنومێر چوار جۆرن. جۆری یەکەم پیاوەکە پیاوێکی پیاوانەی وەکو جەنابتانە و ژنەکەش خانمی بەڕاستی ماڵە، سیفەتی ژنانەی خۆی بەڕەچاو کردووە. پیاوی پیاوانە و ژنی ژنانە هاوسەرگیریان کردو ماڵێکی حتا بڵێ بەختەوەریان هەیە، سەرکەوتوترین ژیانیان هەیە، چونکە پیاوەکە دەزانە کە پیاوە ژنەکەش بە دەوری ژنیەتی و کەسایەتی خۆی هەڵدەستێ. دووەم پیاوەکە ژنانیە، یعنی هیچ هەستی مەبەستمەوەیە ژنانیە، یعنی هەر دەزانێت بچێتە ناو جێگا و خۆ بشوا بەیانی و هیچ کە نازانێ، غیری ئەوە وەکو پەڕین نەبێ وەکو ئاژەڵان دوو لە ڕوویەوە هیچ کە نازانێ، هەستی مەسئولیەت زستانە ئەو ماڵە دەبێ نەوتی تێدا نەبێ کابرا بەیانی لە بن بەتانەکە نایەتە دەرەوە، هەستی مەسئولیەتی نییە. پیاوی ئاواش هەیە 1 کیلۆ ئار نان لە ماڵەکەیان نەبێ بۆ منداڵەکانی کابرا هەر بە بای خێزگەری خۆی داگیرسێنەوە دەڕواتە دەرەوە، بە خەیاڵیان هەیە. بەڵام ژنەکە فەقیرە توش بووە، ژنەکە پیاوانەیە، ژنەکە هەستی مەسئولیەتی هەیە، سوال بکە، قەرز لە دراوسێکان بکە، ناهێڵە ماڵەکە بشێوێ، سەرپەرشتی ماڵەکە دەکا. من چەندین پیاوی وا دەزانم و بینیومە هەموو عمری خۆی باوەڕ ناکەم بزانی بێتی چیان هەیە لە ماڵەوە، بەڵام ژنەکە هەڵی ساندۆتەوە. ژنەکە دەوری پیاوەکە دەبینێ و ناهێڵێم خێزانە بشێوێ. ئەمە ڕاستە ژنەکە ژیانی زۆر ناڕەحەتە، چونکە هەست دەکات پیاوێک نییە لە پەنایدا بێ، فەقیرە ئەم بەوە بەخێو دەکات. ئەمە هێشتا خێزانەکە ئارامێکی تێدایە، هەڵناوەشێ. سێیەم پیاوەکە پیاوانەیە، ژنەکەش سیفاتی ژنانەی نییە، ژنەکەش دەیەوێت پیاو بێ، ژنەکەش عینی پیاو، دەڵێت تۆ بڵێ 1 من دەڵێم 2، ژن نییە، ینی بە حسابی خۆی وەکو پیاو ڕەفتار دەکات. ئەم دوانە بەردەوام شەڕە بەرانیانە، چونکە 2 پیاوە دەبێت یەکیان ژن بێ یەکیان پیاو بێ، ئەو ژنەکەش دەڵێ منیش وەک تۆ پیاوم، من چیم لە تۆ کەمترە، هەر بڵێ لەل من تۆ تەلاق دەدەم. هەمیشە بە سەریا خۆی زاڵ دەکات، ئەوە وەکو شەڕە بەران لەو ماڵەدا بەردەوامی هەیە. چوارەمیان پیاوەکە ژنە و ژنەکە ژنە. پیاوەکە مشکێک بێتە ماڵەوە هاوار دەکات، ژنەکە فریاکەوە ڕادەکات دەستا خەنەفەکە فەقیرە، یا ژنەکەش لەوی ترسنەوەکتە دەبێت ماڵی دراوسەکەیان بانکن ئەو مشکیان بۆ بکوژێ. ئەتر هەردووچیان ژنن، نەش پیاوەکە هەستی مەسئولیەتی هەیە، نەش ژنەکەش وەکو ژنی یەکەم هەستێکی پیاوانە و مەسئولیەتی هەبێ. پێی ناکرێ ئەویش دەڵێ کاکە من دەتوانم دایکێکی باش بم، دەتوانم خانمێکی باش بم، بەخوا بە ئیشی خۆم هەڵدەستم، بەڵام ناتوانم پیاوی ماڵ بم. ئەم دوانش هەموو ژیانیان دەبێتە مەینەتی، هەموو ڕۆژێ دەبێت منداڵەکانیشیان چاو لە دەستی خەڵکی بن. بۆیە بەڕێزان سەیریکەن خوال لە سروشتا کۆمەڵی نمونەی نیشانی ژن و پیاو داوە. لە زانستی فیزیادا جەنابتان زۆربەتان خوێندووتانە و ئەوەی نەشی خوێنبێ با بچێتە ماڵەوە بە عەمەلی بە کردار تەماشایکە. موگناتیسمان هەیە، 2 موگناتیس بێنە، موگناتیس لە ڕووی عیلمیەوە لە ڕووی فیزیاییەوە سەرێکی سالبە ناقصە، سەرێکی موجەبە و زائیدە. 2 موگناتیس بێنە، ئەم سەری سالبەکە لەگەڵ سالبەکە بە یەکیانەوە نێت، چی بە یەک دەکەن؟ لە یەک دەکشێنەوە، بەردەوام لە یەک دەکشێنەوە، هەرچی تۆ بیان بە بۆ لای یەک پاڵ بە یەکەوە دەنێن. ئەگەر موجب و موجب بەری بۆ لای یەکتر، زائید و زائید بیان خەلای یەکەوە، ئەتەوێت بە زۆر بە یەکیانەوە نێ پاڵ بە یەکەوە دەنێن، دوور دەکەونەوە. ئەی ئەگەر موجب و سالب خەیە پاڵ یەک، یەکسەر باوەش بە یەکا دەکەن، تۆ دەتەوێت دووری خەیەوە ئەو خۆی دەچێتەوە پاڵ یەک. بۆ خۆی ئەم نمونەیە ژن و پیاو سەیریکەن، پیاو بێ و ژن بێ یەکتر ڕادەکێشن، یەکتر لە باوەش دەگرن. بەڵام هەردووچیان ژن بن یەکتر پاڵ پیاو دەن، وەکو سالبەکە، هەردووچیان نێرانە بن پیاوانە بن، ژنەکەش بێ پیاو بێ، وەکو موجبەکان پاڵ بە یەکەوە دەنێن، شەڕە بەران دەکەن، یەک دەکشێنەوە، دوور دەکەونەوە. ئەو گڵۆپەی لە پشت سەری من و تۆیە، بە دوو واریش دەکە، بە سالب و بە موجب، بە سارد و بە گەرم، هیچ عیبەیەکی تێدا نییە، هیچ عیبەیەکی تێدا نییە. ئەگەر هەردووچیان گەرم بن ئەو گڵۆپە چی لێ دێ؟ ئەسووتێ، یەکسەر شۆر دەکات، دەتەقێ. ئەگەر هەردووکیان سارد بن ڕووناچی نادا، ئەو ماڵە ڕووناک نابێتەوە، ساردەکە هیچ نییە. بۆیە بە هەردووچیانەوە جوانن، بە هەردووچیان ڕووناکی دەخەنە ئەم هۆڵە و ئێمە لەبەر ڕووناکیەکەدا دەنیشین. بە سالب و بە موجب خوش سروشتی ئافرەتی وا دروست کردووە، یەکیان ژن بێ و یەکیان پیاو بێ. بۆیە ئەم قەڵاتە بەوە دەڕوخێ کە ژنەکە هەست بکات پیاوە، یان دوور لە ڕووی جەنابتان پیاوەکە ژنانی بێ، بێوێ دەوری ژن ببینێ، ئافرەتیش ڕقی لەو پیاوەیە کە ژنانی بێ.